سبحان الله تمشوتم ليلي كان رجب فروكتوا ساعة چارو سی پێنج خولەکە سلام علیکم هاوڕێیان سڵاوێکی گەرم بەو کەش و هەوایە ساردەی هەولێر ئەڕۆین بەرەو ئیسکان و بازار نانێکی بەیانیش ئەخۆین کەش و هەوای بەفربارین چۆنە لە هەولێر خەریکە دنیا سپی دەبێت هەرچەندە شەوە بەڵام بەفرێکی زۆر سبحان الله بەس ماشەڵڵا تەماشا ئاگام لە خۆپی کاکە چاوەڕێی تەکسیەک دەکەم یاخود دەبێت بە پێیان بڕۆم بۆ ئیسکان ئەگەر هەش بێت بەم کەش و هەوایە زۆر زەحمەتیشە گەیشتنە سەجادە خیارێک بە قوڕعونەوە ئۆی شەختەیە ئەی ئەگەر ئاگا لە خۆ نەبێ ئەوە گیانمان فیدیای خۆمان دەبێت خەڵک هەموو چۆن ناوە خەرک هەموو پێش کاتژمێرەکانی 12 چاوەڕێی بەفریان نەکرد بەڵام ئێستا زۆر بە شێوەیەکی ئاسایی من بەفر دەبارێ و هەم ڤڵۆگێکی خۆش دەکەم ئینشاڵڵا ئەم دیمەنانەی کە من دەیبینم شێری بکەم لەگەر ئێوە سەیری بکەم تەنها دوکان هەبێت ئەم دیمارتەیە ئێستا کە من عالیە لە ناوەندی شەقامەوە ڕێ دەکەم و بەس ماشەڵڵا خودایان بەفرە ببتە خێری خۆشی بۆ هەموو کوردستان یەک ئۆتۆمبیلیش لێ نییە هەمووی ڕاوەستاوە ئەم برادەرەش سێڤی دەگرێت تەبعەن نابێ خێرا بکەم چونکە شەقامەکان هەموو بەستویەتی ئۆتۆمبیلەکان دارەکان من لە باتی ئۆتۆمبیل لە ناوەندی ڕێگا ڕێ دەکەم ئەم کەشوهەوایەکە لە جەمسەرەکانەوە بۆ عێراق و هەرێمی کوردستانی کردووە لەوانەیە تا کاتژمێر 7 بەیانی ئەم بەفربارینە بەردەوام بێت و ئیدی سەبر ڕۆژەکە ئاسایی بێتەوە ئەمە شەقامە 100 مەتریە تۆزێت قەلەبارغی یعنی چی قەلەبارغی کمکمەیە و جادەکان هەموو بووتە بە بەفر پرە هێواش باش بە فەرمانە ئێستا ئەم گۆرانیە باوە الله ئەکبەر الله ئەکبەر ماشەڵڵا هەولێر تقریبا لە 2004ەوە بەفری بەم شێوەیە نەبوونیوە تەکسی ئەمەش نەفەری پێبوو ئەمە 100 مەتری هەولێرە سەیری هەمووی بوویت بە بەفر حالێن ئێستا من چاوەڕێی تەکسیەک دەکەم تەکسی زۆر بەکەمی دەست دەکەوێت تەنها دوودانێ بەتاڵ لەمبەری هەبوو هاتمە ئەو بەرەی گوتم بەشکەم لەولایە بە بەرن دەکەوێت وەڵای قلەک سووڕاوە صادق اللي عدى بالقرآن سبحان الله ما شاء الله بالقرآن رايقة مادون إبراهيم حتى إسكان تمام باي السلام عليك سلام بخير باش إبراهيم تەنها تەکسیمان بەدەست کرد ئەم برادەرە دەستخۆشی لێ دەکەم دەمگەینێت بە ئیسکان ڕاستیش ڕێ هەیە ڕێ نییە جاوەها بینە فەرکەوە باران زیاتر نەفەرێت دەستخۆش برام خۆش گەیشتنە ئیسکان نانێکی بەیانی دەخۆین و ئیسکان هەر قەرەباڕەکەی پێوەی دیارە و دوکانەکانیش کرایتەوە و سلام عەلەیکم
شتێکی خۆش بۆ وەختەی تێ بخۆی سخن مسكينوكي مقلمة هي ماستي قيمة بەس خوش بە ئەوە کاتژمێر 5:30 بەیانیە بە ئیسکان خواردنەکانی یعنی تقریبان بڵێ نیوەی خواردنەکانی هەیە خواردنی بەیانیەکان بە تایبەتی بەڵام تۆزێک چۆی بووە بەفرەکەش کەمێک ماوە یعنی بەعاستەم بەفرەکە دەباری تەنها پاژماوەکەی لەسەر ئۆتۆمبیلەکان ماوە لەسەر شەقامەکان نێستە زۆر ئاساییە بڕۆیت هاي هي باشە خواردنەکانیان هەیە بۆ وێنێ هەر هیچ جیاوازێک نییە شەو ڕۆژەکە تەنها ئەوەیە بە شەو تاریکە بە ڕۆژیش ڕووناکە و خواردن و دوکانەکانی ئیسکان هەر هەیە ئەگەر تۆش ڕێز بە هەولێر کرد سەردانێک بەو شەقامە نەکەیت دواتە نەهاتوویتە بۆ هەولێر ئەمەش سەر و پێعایەتەکە بەڵام من هەرگیز نایخۆم هەر بە بوونەوە شتێک دەچین چۆن جەمعان قوربان باشن بەفرەکە لە بازار ئێستا تۆزە برن کاریگەری کەمترە زۆر دیتۆ بە ئاو بازاری نیشمان وام لەش بازاری موبایل فرۆشان زۆر بێنازە بازار نزیک دەکەوینەوە لە قەڵاتێ بەفرەکە لەسەر قەڵاتێ تۆزێک سپی پۆش بوو ئەگەر بدەینێن بەڵام نابیندرێتە هەواسە زیاتر ئەم شوێنانە کرایتەوە کە ئەوانەی نانی بەیانیەکانیان هەیە بۆ نمونە ئێستاکە ئەمەیان لە بازاری قەیسەری بەرامبەر پارکی شارە زۆر مرۆڤەکان بە کەمی دەبیندرێت بازار زۆر هادەئە زۆر خۆشەوها هیدی هەموو خەڵک ستۆریەکانیان ئەمڕۆ پڕ دەبێت لە بەفر ئەو کاتێک کە لە خەو هەڵدەستنەوە کەچی بەفر هەموو بوویتەوە بە ئاو ئۆتۆمبیلەکان پەیتا ژمارەیان زیاد دەبێت بەڵام ئەوەی سەرنجە قەڵاتە بەڕای منەوە قەڵاتم لە مێژە نەبینیوە بەفری لەسەر کەوتبێ ئەمە تا ئێستا کە بەفری لەسەر باریوە ئەمەش چایخانەی مەچکۆ لە بەرامبەرمانە ئەگەر ببینێن چۆلە هەڵە چۆنت جەماعات چۆنن خڵقلە مرۆڤەکانیش یعنی بە دیار دەکەون بەڵام هێشتا زووە ئەمە چاوەڕێی بانگی بەیانی دەکەینەوە هاتینە بازاڕش و ئەمەش پاژماوەی بەفرەکان
ئێستا تۆزێک بەفرەکە دەست پێکردیتەوە نزیک کاژمێر حوتی بەیانە شار تۆزێک قەڵەباڕغیەک یعنی پێوە بە دیارکەوتووە ئۆتۆمبیلەکان مرۆڤەکان من خۆتان نەزانن لە بەیانیەوە کۆمەڵێکی وێنەی جوانم گرتووە بەو کەشە بەو جەوە خۆشە و ئێستاکە ئەگەر بدینن تۆزێک بەفرەکە بە نەرمی دەبارێت تەنها یەک سەبەبم هەبوو چونکە ئەم ڕووداوانە زۆر بەدەگمەن دووبارە دەبنەوە لە ژیانمان بۆیە منیش هەوڵمدا یعنی وەکو خۆشیێکی خۆم ئەم خۆشیە ئەم جەوە لە دەست نەدەم هەوڵدەم بیکەم بە ڤیددیۆیەک کە وەکو کوردێک بنێرم بۆ هەموو جیهان کە کەش و هەوای کوردستان و هەولێرش بە تایبەتی ئەم جۆرەشی هەیە تاکو شوێنێکی تر و ڤڵۆگێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ